برا بەڕێزەکەی من إن العين حق يعني چاوەزار هەیە، چاوپیسی هەیە، حەسادەت هەیە. ئەوەتە خوای گەورە وای کردووە کە ئێمە بەیانیان، ئێواران، پێشخەوتن بەردەوام قل أعوذ برب الفلق تاوەکو من شر حاسد إذا حسد. فنا بخوا بگرین لە شەڕی حاسد و لە شەڕی نەفاثاتی في العقد، شەڕی ساحر، سحر، چاوپیسی، حەسادەت. ئەم سێشتانە زۆر کاریگەری هەیە و جن و شەیاطین هەیە. بۆ ئەمە عالەمێکە دەبێ ئینسان باوەڕی پێی بێ کە هەیە، لە واقعدا هەیە. ئەی چ شتێک دەمان پارێزێ؟ من کاتێک دوژمنێکی مرۆڤم هەبێت دەیناسم، خۆمی لێ دەپارێزم. بەڵام کە دوژمنەکەی من ساحیرێک بێ نازانم، دوژمنەکەی من چاوپیسێک بێ نایناسم، دوژمنەکەی من یعنی شەیطان و جنێک بێت، ئەی باشە چۆن خۆمی لێ پارێزم؟ خوای گەورە ڕێگا و شوێنی بۆ داناوین. بەچی؟ بەوەی کە زیکری بەیانی و ئێواران و خەوتنان بخوێنین، بەوەی کە سوورەتی بەقەرە ڕۆژانە بخوێنین. براکەم سوورەتی بەقەرە بخوێنە، شەیاطین زاڵ نابێ بەسەرتدا، بە ئیزنی خوای گەورە جن تەئسیرت تێناکە و ساحر سحرەکەی هەڵدەوەشێتەوە. زیکری بەیانی و ئێواران و خەوتن بخوێنین، لە حەسوودی و لە چاوەزار دەپارێزرین. ئەمانە هۆکارن برا بەڕێزەکەی من. خوای گەورە شیفای خێزانی تۆ و تێگڕای نەخۆشی مسلمانان بدات. تا حەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین. هەر لە خۆشی و شادیدا بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.